بڕیارە لە 5 ئەیلولەوە بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان دەست پێ بکات و تا 28 ئەیلول بەردەوام دەبێت. پێشوەختە لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەیەکی لەبارەی ئەو پرسەوە ئەنجامدا. پارێزگاری سلێمانی دەڵێت هەڵبژاردن بکرێت یان نا، ئەوان پێشوەختە پلانی ئەمنی خۆیان دادەنێن. هەڤاڵ ئەبوبەکر دەڵێت ڕێگە بە هیچ حیزب و لایەنێکیش نادەن کە رەستە و سەرمایی حکومەت و دام و دەستگاکانی دەوڵەت لە بانگەشەی هەڵبژاردندا بەکاربهێنن. ڕێگە ناین هیچ کەرەستە و سەرمایەیەکی مرۆیی و ماڵی و دارایی حکوومەت بەکار بهێنرێ، دام و دەستگای دەوڵەتی بۆ بانگەشی هەڵبژاردن بەکار ناهێنرێ و واکەین کە ئەو شوێنانی شوێنی گشتین زمینی هاوبەش و دەرفەتی هاوبەش بۆ هەموو کەس بڕەخسێنرێ و ژیانی گشتی تێک نەدرێ کە دوایی ئەو خاڵانەی کە بوون بە بڕیار لەلایەن ئەم لیژنەیەوە ڕائەگەیەنرێن. ومێ دەکەین هەموو کەس ئەگەر ئەمە هەڵبژاردنانە کران بچێت بەشداری بکا بۆی ساختەکاری نەبێ، ئامادەبوونی خەڵک لە هەڵبژاردنەکانە دەرفەتی ساختەکاری کەمەکاتەوە. لە پێناو نەشێواندنی سیمای شار کۆمیسیۆن بڕیاری داوە لە زۆربەی شەقامە سەرەکیەکانی نێو شاری سلێمانی بانگەشەی هەڵبژاردن قەدەغە بکرێت. لەگەڵ ئەوەشدا هەڵواسینی شریتی حیزبەکان لە نێوبەندی ستونی کارەبا و بیناکان قەدەغە کراوە. داوا لە حیزبەکان دەکەین چکە بڕیاری قەدەغەکردنی هەڵواسینی هەموو پەڕۆیەک و هەموو ئاڵایەکی پەڕۆ بە شێوەی شرید یان بە شێر شێوەیەکی تر لە بینی ستونەکانی کارەبا دار و درەختەکانی ناوشار چونکە ناکرێت سیما و ژینگەی ئەم شارە بە شێوەیەک لێ کە بەڕاستی ببێتەوەی بێزارکردن و تێکچوونی مەزاجی هاوجیشتمانیان و هاوڵاتیان. ئەو شەقامانە بانگەشەی هەڵبژاردنی تا ئەنجام نادرێت، بە تایبەت بنکە و بارەگای هەڵبژاردنی تا ناکرێتەوە. لە شاری سلەیمانیە ئەوانیش شەقامی سالم کە لە چواڕیانی سەرچنارەوە دەست پێ دەکات بە درێژایی شەقامەکە هەتاوەکو سەوڵەکە و دواتر هەتاوەکو بەردەم هۆتێلی سلەیمانی پاڵاس و شەقامی مەولەوی، شەقامی پیرەمێرد و شەقامی تویمەلی. بەپێی ئەو ڕێنمایانەی کۆمیسیۆن بۆ بانگەشەی هەڵبژاردن دەری کردوون، سەرجەم حیزبەکان بەبێ جیاوازی دەگرێتەوە، سەرپێچیش لێیان سزای یاسایی بەدوادادێت. داوا لەلایەنەکانیش دەکرێت پابەندی ڕێنماییەکان بن و میزاجی هاوڵاتیان بە شەڕەپەڕۆ و ژاوەژاو لە شوێنە گشتیەکان تێک نەدەن. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.